ئێرە گوندی دەرەتوێ سەر بە پارێزگای هەڵەبجە. لە کۆتایی مانگی 11 ئەم ساڵدا ئەم شوێنە جمەی دەهات لە کاروانی ئەو وڵاخانەی کە باری قاچاقیان لە هەرێمی کوردستانەوە دەبرد بۆ کۆماری ئیسلامی ئێران. بەڵام لە ئێستادا تەنها هاژەی ئاوەکان و جریوەی چۆلەکەکان دێت. ئەمەش هۆکاری تایبەتی خۆی هەیە. ماوەی چەندین ساڵە لە مەرزی نافەرمی هەوارە کۆن لە ڕێگەی کۆڵبەریەوە کاڵا و شمەک بە شێوەی قاچاق هاوردە و هەناردە دەکرێت. بەڵام لە ئێستادا ماوەی 20 ڕۆژە ئاڵوگۆڕی بازرگانی لەم مەرزە وەستاوە. ئەویش بەهۆی وەرگرتنی باج و سەرانە لە کۆڵبەرەکانی خۆرهەڵاتی کوردستان لەلایەن ژمارەیەک چەکدارەوە لە خاکی هەرێمدا. بە جۆرێک بۆ هەر کۆڵبەرێک 35,000 تمەن باج و سەرانە وەردەگیرێت لە کاتێکدا کری کۆڵبەریەکە 300,000 تمەنی ئێرانیە. خەڵ فقط بۆ مەرز تێن بارومار تێر نەێرا و لەبی مەرز و هەمەیش بۆ هێسرەوەین بۆ ئێران و وەختە لە هەفتەیەکە 5 بار ئۆین و 2 ڕۆژی ئیسراحەتە هێسر و هێسر و وڵاغدارەکە نەڕۆنە بۆ ماڵ و وە خاتری نازانم پەکەم کە نازانم چەند ڕۆژێکە ڕاوێستا و داوای پارە دەکەن وەڵام. پێشاتنی ئەو چەکدارانەی کۆڵبەرەکان باسی لێوە دەکەن کە خۆیان بە پەکەکە ناساندووە ڕۆژانە نزیکەی 1000 کۆڵبەر کاری لەم مەرزەدا دەکرد. ئەمە جگە لە کارکردنی نزیکەی 2000 کەسی تر لە سنووری پارێزگای کرماشان و هەڵەبجەدا بۆ ئاڵوگۆڕکردنی کاڵا لە مەرزی هەوارە کۆن و دەرەتوێ. بەوتەی بازرگانەکانیش ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی لەم مەرزە پێشاتنی چەکدارەکان بە 500,000 دۆلار مەزەندە دەکرا. پارەیە شێنین تەیسە وڵاخدارەکان نایەن و وڵا وڵاخێژن چوو وتیان وەکو بیسوێتم 35,000. ئیسا باروشت نایە ڕۆژانە لێرە؟ ئیشە نایە. وەڵا نایە. وەرگرتنی باج و سەرانە لەلایەن چەکدارەوە تەنها لە مەرزە قاچاقەکانی سنووری هەڵەبجەدا نییە، بەڵکو ماوەی ساڵێکە لە مەرزە قاچاقەکانی سنووری پێنجوێنیش بوونیان هەیە و تا ئێستاش بەهۆی وەرگرتنی ئەو باجە لە کۆڵبەرەکان نزیکەی 6 مەرزی قاچاق لە سنووری پێنجوێن داخراوە. گلەی لە تەرەفی ئەو دیو هەیە باربەرەکانی ڕووی ئێران کە زیاتر پارەکان یاخود باجەکان لە ئەوان سنراوە. بۆ مەبەستەیش پارێزگاری هەڵەبجە وەک سەرۆکی لیژنەی ئەمنی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەتی ئاسایشی شارەزور و هەروها پاسەوانانی سنوور و لیژنە ئەمنیەکانی کە بەدواداچوون بۆ ئەم کێشەیەکەن و هەروەها لە چارەسەران. ئێمە وەک تیمی NRT پەیوەندیمان بەو چەکدارانەوە کرد کە بەوتەی کۆڵبەرەکان باج و سەرانەیان لێوەردەگرتن. لەگەڵ چەندین جار پەیوەندیکردن بە زۆرێک لە بەرپرسانی باڵای پەکەکە لە هەرێمی کوردستان، بەڵام هیچ لایەکیان ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. وریا حەمەکەریم NRT گوندی دەرەتوێ لە هەڵەبجە.